لە میانەی کار و خزمەتکردن ئەو چینەی قوتابیان مناڵانی خاوەن پێداویستی تایبەت کە بەداخەوە هەستەکەن ئێستا بەرەو زیادبووندایە بۆیە هەوڵماندایە بەڕێوەتی گشتی پەروەردەکەمان بە دامی ڕاستەوخۆی بەڕێز بەڕێوەبەری گشتی بە تەوجیهاتی بەڕێزیان و بە هاوکاری لەگەر زۆر لایەنی خێرخواز و پەیوەندیدار بەڕێوەتی فێرکردنی ئاسایی لە بەڕێوەتی گشتیمان بە هاوکاری لەگەل سەرپەرشتیارانی بەڕێز ئەو قوتابخانانیان دەستنیشان کردێ کە پێویستە قوتابی خاوەن پێداویستی تایبەتی تێدا بێ بە مەرجێکە بتوانین ژووری سەرچاویان لە بۆ دابینکەین و جگە لەوەش پێویستە قوتابخانەکان بەرەو زیادبوون بچکۆ هەستمان کردیە ژمارەی و ڕێژەی ئەو قوتابیانە زۆر لە زیاد بوونە فترە و ئاماری ئەو ئامارانی کە ئێستا لە بەردەستمانە ئامارەکان ڕێژەکان زیاد بووە و پێویستە بەوەیە ژووری سەرچاوەکان دابین کرد. ژووری سەرچاوەش بە سەرپەرشتی بەڕێوەتی گشتی پەروەردەمان بە دامی زۆر کەسانی خێرخواز کە جێگای دەستخۆشیە ئەو سنتەرانە ئەو قوتابخانەیان ژووری سەرچاویان لە بۆ دابینکردینە و دابینکردنی مامۆستای وانەبێژی خاوەن پێداویستی تایبەت شارەزا لەو بوارە اختصاصی دەرچووی لەو بوارە ئەوە ڕێژەیەکی زۆری لەو دەرچوانە وزارەتی پەروەردە بە عنوانی وانەبێژ دای مەزراندون کە ئەوە جێگای دەستخۆشیە و زۆرێک لەو مامۆستا بەڕێزانە مامۆستایی چالاک و لێهاتوونە و سوودمان لە پسپۆری ئەوانەوە بینە. بۆ مەبەستا ئەبێ هەموو لایەک هاوکاری یەکتر بین هەموو لایەک بتوانین زیاتر پەرە بە و چینەی مناڵان بدەین چکو بەر سەرحەتەوە تەنها معاناتی ماڵەوەیان نییە معاناتی دایک و باوکێکنی ئەو معاناتی حکوومەتی هەرێمە معاناتی بەڕێوەتی گشتی پەروەردەکانە معاناتێکە کە ئەمەش هەست پێەکەین بۆیە پێویستە لەسەر هەموو لایەکمان هاوکاریان بین لە گەریاندا بین و ئەو سنتەرانە زیاتر ببوژینەوە گرنجیان پێ بدەین جگەلەوە ئەو قوتابخانانەی کە دیاریمان کردوون کە منداڵی خاوەن پێداویستی تایبەتی تێدا بێ و هەر لە بۆ ئەو قوتابخانانەش وانەبێژی تایبەت و پسپۆری لەو بارەوە دائەندرێ. ومێ دەخوازم کە هەموو لایەک پێکەوە هاوکار بین و زیاتر بتوانین لە داهاتوو لە ساڵانی داهاتوو خزمەتی زیاتر بکەین و ئەو قوتابیانەش ئەو حاڵەتانە ئینشاءڵڵا بەرەو چابوونەوە بچن کە بتوانن تێکەڵاوی کۆمەلگا و مجتەمع بن و یەک لە پرۆسەهارە گرنگەکانی وەزارەتی پەروەردە ئەوەیە کە ڕێنمایی تایبەت بەوە دەرکردووە کە دەبێت دەگەر قوتابیانی ئاسایی تێکەڵاو بکرێن. ڕاستە ژووری سەرچاویان هەیە جیاوازن لە کاتی وانە گوتنەوە وانە فێربوون بەڵام لە کاتێشداد لە تێکەڵاویدا لەگەر قوتابیانن هەتاکو بتوانن بێنەوە ناو کۆمەلگا ئەگەر هاتوو قوتابخانەکانیان لە بۆ جیاواز بکرێتەوە تاعن هەروەکو جاران مەعزوول ئەمینن بەڵام کاتێک تێکەڵاوە بن ئیدی بۆ مروری زەمان تەسەڕوفاتیان هەڵسوکەوتیان و ئەدای ئیشەکانیان و تعاملیان ئەگۆڕێ و ئەوەش هیوایەکی زۆر زۆر مەزن بەو مناڵانە ئەبەخشیوە بە وەلی ئەمرەکانیان و هەروەها بە ماڵەوەیان. مێ دەخوازم جێگەی ڕەزامەندی هەموو لایەک بتوانین ئیش بکەین و ئەو پرۆسەیە زیاتر بەرەو پێش بین و بتوانین لە داهاتوو کاری باشتر و جوانتر بکەین. زۆر سوپاس. ئێمە وەکو قوتابخانەی تارەی بنەڕەتی لە کۆی گشتی قوتابیانمان 706 قوتابیە لە هەر سێ بازنە لە بازنەی یەکەم و دووەم کۆی گشتی قوتابیانی خاوەن پێداویستی تایبەتمان 16 قوتابیە لە ئەو 16 قوتابی کە پێش ئەو پرۆسەیە دەست پێ بکە پرۆسەی پەروەردەی تایبەت کە ئێستا سەرچاوەی پرۆسەی پەروەردەی تایبەتمان هەیە واتە ژووری تایبەتمان هەیە و مامۆستای پەروەردەی تایبەتمان هەیە دەستخۆشی لە وەزارەت و پەروەردەی گشتی هەولێر دەکەم کە ئەو توانیان ئەو مامۆستایانەمان لە دابین بکەن و قوتابیانمان پێش ئەو پرۆسەیە ساڵانی پێشتر ئاستەنجێکی تەواویان بۆ ئێمە دانابوو لەبەرەوەی لە ناو پۆل هەم مامۆستایان و هەم قوتابیانی هاوڕێکانی خۆیان تووشی کێشەیان دەکردن. ئەم قوتابیانەمان زیاتر ئێستا تەماشەیان دەکەم زۆر پێشکەوتوینە لەبارەی نووسین و خوێندنەوە چونکە پێشتر نیان دەزانینە نیزامی پۆل یاخود شێوەی دانیشتنیان لەگەر تەعاملکردنیان لەگەر مامۆستایان و هاوڕێکانیان زۆر کێشەیان لە بۆمە دروست دەکرد بەڵام ئێستا ئەو ساڵەکە بە دەستی مامۆستایانی پەروەردەی تایبەت کە لە بۆمان دابین کراوە
زۆر بەرەو پێشچۆ هیواداریشم زیاتر هەوڵ بدرێ زیاتر بەرەو پێش بچی چکە قوتابیانمە بەڕاستی ئاستێکی زۆر باشیان هیناوە لە بارەی خوێندن و نووسین و خوێندن دەستخۆشیتانە دەکەم سوپاس. سەبارەت بە پرۆسەی پەروەردەی تایبەت و منداڵانی خاوەن پێداویستی تایبەت دەمەوێت سەرەتا سوپاسی وەزارەتی پەروەردە و بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردە بکەم کە ئەو هەنگاوە گرنگیاننا بۆ پێشخستنی پرۆسەی پەروەردە و فێرکردن. قسەیەکمان هەیە دەڵێ پێشکەوتنی هەر وڵاتێک پێویستە بە پێشکەوتنی پرۆسەی پەروەردە و فێرکردن. بۆ گرنگی جدا بە منداڵانی خاوەن پێداویستی تایبەت بەڕاستی بڕیارێکی زۆر گرنگ و کە ئەو ساڵێکە لایەن وەزارەت و بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەوە دەرچوو بڕیاری خوێندنی گشتگیریاندا کە منداڵانی خاوەن پێداویستی بتوان ناوەندەکانی خوێندن بەردەوامی دەمە پرۆسی پەروەردە و فێرکردنەوە و سەبارەت بە خودی پرۆسەکە کە ئێمە سەرەتای کۆتایی ساڵی ڕابردوو دەستمان بە داوام کرد لە قوتابخانەیە کە ژمارە قوتابیەکانی 16 قوتابی خاوەن پێداویستی تایبەتمان دەست نیشان کرد لە قوتابخانەیە پاشان دەستمان بەڕاهێنان کرد و بەکردنەوەی ژووری سەرچاوە کرد لە بۆ قوتابیانە چونکە ئیشکردن لەگەڵ منداڵی خاوەن پێداویستی تایبەت پێویستی بە پرۆسەی پەروەردەی تایبەتە. پرۆسەی پەروەردەی تایبەتش پێویستی بە ژووری تایبەتە بە ژووری سەرچاوەیە وەیە بە پێویستمان زانی سەرەتا دەست بکەین بەکردنەوەی ژووری پەروەردەی تایبەت ژووری سەرچاوە بە هاوکاری بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر و کارژێری قوتابخانە توانیمان ژووری شایستە بە قوتابیانە دابین بکەین بە تەواوی پێداویستیەکانەوە و پاشان دەستمان بە پرۆسەی پەروەردە کرد لە کۆتایی ساڵی ڕابردوو. پرۆسەکە بە شێوەی هەم بە شێوەی گروپات بۆم بە شێوەی تاک بووکە قوتابیەکان داهاتنە ئێرانە و پاشان لە مانجی سێ کە دەکا کۆتایی پرۆسەی خوێندنی ئەو ساڵ توانیمان ئەنجامێکی زۆر گرنگ بەدەستبینین ئەنجامێکی زۆر باش بەدەستبینین بۆ ماوەیە کەمە ئەنجامێکی زۆر باش بەدەست هات و ئەوەش دەتوانن دووپات بکرێتەوە لە مامۆستایانی قوتابخانەکە و بەڕێوەبەری قوتابخانەکە چونکە ئەوان توان باشتر تعبیر لەو مۆزوعەکە نەکوەکو مامۆستایەکی پەروەردەی تایبەت کرد لەو بارەیەوە قسە بکەین ئەوان باشتر توانن بڕیار لەسەر بدەنەوە تا چەند توانیمانە گیر و گرفتەکان لە قوتابخانە یەکەم بکەینەوە کە هەبوو منداڵانی خاوەن پێداویستی تایبەت بەتایبەتی منداڵی ئۆتیزم و منداڵی ADHD و ئەوانەی کە ئاستەنجی فێربوونیان هەیە خاوەن لە فێربوون و دەمەوێت لێرەوە سوپاسی ڕێکخراوی میدیای پزیشکی بکەم کە هەستا بەکردنەوەی خول بۆ سەرجەم مامۆستایانی پەروەردەی تایبەت کە خولێکی زۆر گرنگ بوو توانی دەست لەسەر هەندێک شت دابنێتن کە زۆر پێویست بوو و توانی ئێمە باتە قۆناغێکی دیکەوە و دەتوانم ئێستا بڵێم کە پرۆسەی پەروەردە و فێرکردن لە کوردستان لە قۆناغەشکەوە بەرە قۆناغەشکە هەنگاوینە کە ئەو بڕیارە دەرچووکە و بتوانە منداڵانە درێژە بە خوێندن بدەن لە قوتابخانەکان و بێگومان هیچ پرۆسەژیش بەبێ کەم و کوڕی نابیتن بەتایبەتی لە قۆناغی سەرەتادا پرۆسەکە کۆمەڵک کەم و کوڕی و کێشەی تێدا هەیە بەڵام هیوام وایە کە لە داهاتوودا ئەو گیر و گرفتانش چارەسەر بکەین لەلایەن وەزارەت و بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەوە هەم گیر و گرفتی منداڵانی خاوەن پێداویستی تایبەت و ئەو پێداویستیانەی کە پێویستیانە لە بۆ فێرکردن هەم گیر و گرفتی مامۆستایانی پەروەردەی تایبەت لە قوتابخانەکان کە کۆمەڵک پێداویستی و کۆمەڵک شتێ پێویستە هەبی بەتایبەتی لە بوونی پرۆگرام و بوونی پێداویستیەکان و بابەتەکانی فێرکردن هۆیەکانی فێرکردن لە بۆ منداڵانە کە کۆمەڵک هۆی تایبەتیان شتی تایبەتیان پێویستە بە بەردەوام پێویستەوانە نوێ بکرێنەوە وەکو مەنهەجی پەروەردەی گشتی نییە کە تەنها کتابێکە بێت و لەسەری بڕۆی بەڵکو پێویستە بە بەردەوام بابەتی تایبەت و کەرستەی تایبەت و هۆی فێرکردنی تازە هەبیتن بۆ ئەو منداڵانە بەرەو پێش بین. ئێمە وەکو قوتابخانەی پایان 1140 قوتابیمان هەیە کە ساڵی ڕابردوو 6 قوتابی خاوەن پێداویستی تایبەتمان هەبوو ئەم ساڵ لەبەرەوەی کە پرۆسەکە بەگشتی کراوە 26 قوتابیمان هەیە بەڵام ئەم ساڵ زیاتر گرنگیان پێدراوە لەبەر ئەوەی کە مامۆستای خاوەن پێداویستی تایبەتیان بۆ دابین کراوە ساڵانی ڕابردوو زۆر بەیانەوە هیلاک دەبووین هەم ئیدارە هەم مامۆستایان بەڵام ئەم ساڵ بەهۆی کردنەوەی خۆل لەلایەن دەستگای میدیای پزیشکی و هەروەها بە هاوکاری وەزارەت و بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر توانیمان ئەو کێشەیە زیاتر چارەسەر بکرێ بەهۆی کردنەوەی ژووری سەرچاوە شەڕەوەها بۆ قوتابیانە کردنەوەی خول و تێگەیشتنی مامۆستایان و دایک و باوک و قوتابیان لە حاڵەتی ئەو خاوەن پێداویستی تایبەتانە بۆیە دەستخۆشیتان لێ دەکەین هیوادارین شتی زیاتریان بۆ بکرێت و زیاتر لەوە تێکەڵ بکرێن لەگە قوتابیانی ئاسایی.
دوا بە دوای سەردانیکردنمان بۆ قوتابخانەکان بۆمان دەرکەوتکەوە چەند قوتابیەک هەنە خاوەن پێداویستی تایبەتن پێویستیان بە یارمەتیەکی تایبەت هەیە بە هاوکاری ڕێکخراوی میدیای پزیشکی هەڵساین بەکردنەوەی ژووری تایبەت بۆ ئەو قوتابیانە و هەروەها دابینکردنی ئەو هۆکارانەی فێرکردن کە یارمەتیان دەداتن بۆ ئەوەی وەکو هەر منداڵێکی ئاسایی بتوانن لەو کۆمەلگادا لەگەر کۆمەلگادا تێکەڵ بن. بە هەماهەنگی لەگەڵ بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی هەولێر بە پاڵپشتی وزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوو سەردانی چەند قوتابخانەیەکمان کرد لە نزیکەوە تاکو بتوانین چاومان بە ئەو قوتابخانانە بکەوێ و مامۆستایان و فەرمانبەرانی قوتابخانە کە منداڵی خاوەن پێداویستی تایبەتی تێدا کەمەوەکو ئەرکێکی نیشتیمانی بە هەماهەنگی لەگەڵ بەڕێوەبەراتی گشتی پەروەردە توانیمان چەند خولێک بکەینەوە بۆ مامۆستایان بۆ باوان و زایدەن بۆ فەرمانبەرانی قوتابخانەکان ئەوانەی کە قوتابیانی خاوەن پێداویستی تایبەتی تێدا و چەند قوتابخانەیەکمان سێ بۆ 4 قوتابخانەیەک توانیمان ژووری سەرچاوی بۆ دابین بکەین ئەو کەرەستە پێویستیانەی کە پێویستە بۆ ناوەندەکانی خوێندن بۆ قوتابیانە دابین بکەین کە بتوانن وەکو مناڵانی ئاسایی سوود لەو کەرەستانە وەربگرن بۆ فێرکردن بۆ پەروەردەکردن بۆ بەرەو پێشچوونیان لە ڕووی با بڵێن ئاخاوتنەوە لە ڕووی گفتوگۆوە لە ڕووی هەڵسوکەوتەوە لە ڕووی مامەڵەوە بۆ ئێمە پێویستێکی گرنگ بوو و ئەرکێکی نیشتیمانیشە ئێمەکۆ ڕێکخراوی میدیای پزیشکی لە نزیکەوە بتوانین بە بەردەوام بین و پلانمان هەیە بۆ ئەو چەند مانگی ئایندا و بۆ ساڵی تازە 2024 پلانێکی باشماندانەوە توکمەماندانەوە بۆی لەگەڵ بەڕێزیان بتوانین هەماهەنگ بین لەکردنەوەی چەند خولێکی تر بۆ مامۆستایانی خاوەن پێداویستی تایبەت هەروەها بۆ فەرمانبەران و مامۆستایانی ئەو قوتابخانانەی کە خولەکەیان نەبینیوە بۆی بتوانین خزمەتێکی باش بۆ قوتابیانە بگەێنین لە نزیکەوە و بتوانین ڕەوشی خێزانەکانیش تۆزێک قورسی و ئاستەم لەسەر خێزانەکانیش کەم بکەینەوە کەوەکو ئەرکێکی مرۆیی یاخود ئەرکێکی مرۆڤایەتی ئەمە ئەرکی هەمومانەوەکو تاک وەکو کۆمەڵگا و دواتر وەکو لایانی پەیوەندیدار وەکو ڕێکخراوەیش وەیە گرینگە ئەگەر ڕێکخراوەکانی تریش بەهانای ئەم پرۆسەوە بێن وی بتوانن خزمەتێک بکەین بە هەر هەمومانەوە دەبێتە ئەرکێکی نیشتیمانی بۆ هەموو لایەک و دەستان خۆش بێت. لە نزیکەوە توانیتمان لە ڕەوشی قوتابیانی خاوەن پێداویستی تایبەتی بزانین و لێ بکۆڵینەوە بە دواداچوون و سەردانیان بکەین و بە دابینکردنی ژووری سەرچاوە و بە دابینکردنی مامۆستایانی پەروەردەی تایبەت توانیتمان لە نزیکەوە ئاگاداری منداڵەکان بین و هەروەها توانیتمان چەند خولێک بکەینەوە بۆ کارجێری قوتابخانەکان بۆ مامۆستایان بۆ فەرمانبەران و لە نزیکەوەش توانیتمان خول بکەینەوە لە بۆ دایک و باوکان.